ومن والاه خوای گەنێتە پاڕینەوە بەناو جوانەکانت بە سیفاتە بەرزەکانت لێمان خۆش بە ئاخرمان بە خێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکە یا رب العالمین ئامین. خۆشەویستان، پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم پەنای دەگر بە خوای گەورە، لە خوای گەورە دەپاڕایەوە بیپارێزێت لە چوار شت. یەکەم دەیفەرموو کە لە حەدیثێکی صحیح نەسائیە هاتوو دەیفەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع. خوایگیان پەنا دەگرم بە تۆ لە علم و زانیاریە کە سوودم پێ نەگەێنێ. علم و زانیاری بێسوود کامەیە؟ یەکەم ئەو علمەیە کە دەخوێنرێت دژی ئاینی پیرۆزی ئیسلامە، واتە دژی دینە. هەر علمێک دژی دین بێ، هەر بڕگەیەک دژی دین بێ، ئەوە علمێکی بێسوودە. جۆرێتر علمانەیە کە زۆربەمان پێمانە، ئەمە زۆر ترسناکە، علمێکمان پێیە بەڵام بێسوودە. چۆن؟ هیچ کەسێکمان گومانمان لەوەدا هەیە کە قورئانی پیرۆز عیبادەتێک گەورەی بیخوێنیت؟ هەموومان ئەم علمەمان پێیە، بەڵام چەندێک قورئان دەخوێنین؟ گومانمان لەوەدا نییە زیکری خوا علممان پێیە، زانیاریمان پێ بیستومانە لە وتارەکانە لە خوتبەکانە کە زیکر و یادی خوا زۆر گەورەیە، بەڵام چەندێک زیکری خوا دەکەین؟ ئەو علمەی کە پێمانە. دەزانین شەو نوێژ خێرە دوای مانگی ڕەمەزانیش، ئایا چەندێک شەو نوێژ دەکەین؟ خوایگیان پەنا دەگرم بە تۆ لە علمێک کە سوودم پێ نەگەێنی، واتە علمێک کە کاری پێ نەکەم. ئەمە کارە ساتەکەی کاتێک کە ئێمە علمێکمان پێیە دەربارەی فڵان شت تەماشا دەکەی، تەطبیقی ناکەین، جێبەجێی ناکەین. وەک باسم کرد کۆمەڵی عیبادەتی گەورە هەیە، دەزانین ئەمە عیبادەت و چاکەیە، خێرە، بەڵام ئەنجامی نادەین. قورئان دەزانین عیبادەتێکی زۆر گەورەیە، بەڵام چەندێک گرنگیمان بە قورئان داوە؟ ئایا وەکو پیاوچاکانین؟ ناوەڵڵا. یەکێک لە پیاوچاکانی ئەم سەردەمە تەماشا دەکەی، بڕۆ سەیریکە نەکدانەیە، بەڵکو چەندەها پیاوچاکی تریش هەبووە زۆر گرنگیان بە قورئانی پیرۆز داوە. لەم سەردەمەدا چەند پیاوچاکمان بینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر قورئانەکە ڕۆحیان دەرچوو؟ نەمان بینی؟ بەخوا ئەگەر پێشتر نەیخوێندبێ دڵنیا بەخوای گەورە ئەو لە بەرزەی ناداتی. چەند پیاوچاکی ئەوەمان بینی، چەند پیاوچاکمان بینی ناو نوێژە گیانی دەرچوو، بە زمانی بە ڕۆژوە وەفاتی کرد، لە حەج و عومرەدا مرد. ئەگەر علمێکمان پێمانە و علمێک کە پێمانە تەطبیقی بکەین، ئەوە علمێکی بەسوودە. هەر حەدیثێکیش کردەوەمان پێ نەکرد، ئەوە علمێکی بێسوودە. هەموومان دەزانین، دەڵێن هەموومان لە بەرمانە، من غەشەنا فەلەیسە مینە. ئەم علمەمان پێ یەکشمانە پێمان نییە. هەموومان دەزانین هەر کەسێک غەش بکا، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە لە ئێمە نییە، واتە لەسەر ڕێبازی ئێمە نییە، ئینسانێکی تاوانبارە. چونکە ڕێبازی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم غەش و فڕۆفێڵێتیان نییە. هەموومان ئەم علمەمان پێیە، بەڵام ئایا لە بازاڕەکانە لە کەسابەتەکانمانە چەندێک ڕازگۆین؟ غەشەکەین یان نایکەین؟ ئەگەر غەشمان کرد کەواتە ئەو علمەی کە پێمانە بێسوودە، چونکە کەدەوەی پێ ناکەین، چونکە کاریگەری نییە بەسەرمانەوە. زانایەکی گەورە هەبوو لە دوای تابعین، ئیمامی سۆفیانی ثەوری، پیان دەوت ئیمام الدونیا، ڕەحمەتی خوای لێبێ. ئەم عالمە گەورە کە لە خزمەتی تابعینە ژیاوە، لە خزمەتی تابعی تابعینە ژیاوە، دایکی ناردی مناڵ بوو، بڕۆ فەرمی بڕۆ عیلم بخوێنە، عیلمی شەرعی بخوێنە، بەڵام ڕۆڵە گیانی یەک ئامۆژگاری دەکەم. ئافرەتێک لەوانەیە خوێنەواری شێر نەبوو بێ، فەرمووی من تەشی دەڕێسم، تەشی ڕێسان هەبوو، تەشی دەڕێسم و ئافرەتێکی بێوەژن بوو. ئەمیش پیاوێک گەنجێک بوو، هەتیو بوو. فەرمووی من تەشی دەڕێسم، خزمەتی تۆ دەکەم، مەسروفی تۆ دەکەم، بەس بڕۆ عیلمی شەرعی بخوێنە.
بەڵام یەک ئامۆژگاری دەکەم ڕۆڵێکە ئەگەر پیتێک فێر بووی وشەیەک فێر بووی یەک وشەیەک کەلیمەیەک فێر بووی لە دینی خوا لە قورئان و لە حەدیث ئەگەر ئەم وشەیە ئەم پیتە کە فێری بووی ئەو ئایەتە و حەدیثە ئەگەر ڕەوشت و ئەخلاقی تۆی نەگۆڕی تەقوای تۆی زیاد نەکرد ئیمانی تۆی زیاد نەکرد تۆی باشتر نەکرد ڕۆڵە ئەو عیلمە مەخوێنە ئەو عیلمە هیچ سوودێکە پێ ناگەێنێ کەواتە تۆ ڕۆژانە شت دەبیستی ئەبێ بە خۆتا بچیتەوە عیلمی بێسوود ئەو عیلمەیە کە پەنا بەخوا کردەوەی پێ نەکەیت دەیزانی بەڵام کردەوەی پێ ناکەی ئەمە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پەنای دەگرت بەخوای گەورە لە عیلمێک کە پێمانە و کردەوەی پێ ناکەین بۆ قیامەتی خۆمان ئەو عیلمێکی بێسوودە و پەنا بەخوا تەنها لە دنیا و قیامەت زەرەرمان پێ دەکەێنێ دووەم دەیفەرموو وقلب لا يخشع خوای گەورە پەنا دەگرم بە تۆ لە دڵێک کە نترسی خوای تیا نەبێت خوای دڵێکم نەدەیتێ کە ترسی تۆی تێدا نەبێت کەواتە هەر دڵێک ترسی خوای تیا نەبوو ئەو دڵە دڵێکی کاو لە وێرانە وا نەزانی ترسی خوا مرۆڤ خەفەتبار دەکا نەوەڵا ترسی خوا لە دڵ تا بێ زۆر دڵخۆشە بیت ترسی خوا لە دڵ تا بێ زۆر بەختەوەر دەبیت ترسی خوا لە دڵ تا بێ بە ئاسوودەی دەخەویت و بە ئاسوودەی دەژیت هەموو شتێکە دەی بترسی خەمبارت دەکا بەڵام ترسی خوا دڵخۆشت دەکا ئەوەی کە ترسی خوا زیاتر لە دڵیا بێت زیاتر خۆی ماندوو دەکات دڵی خۆشە الحەمدوللا لە خوا دەترسم ترسی خوا لە دڵمایە خۆشەویستی خوا لە دڵمایە جاکە ئینسان دڵێکی هەبوو ئەو دڵی ملکەتی فەرمانی خوا نەبوو ترسی خوای تیا نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای گرتو بە خوای گەورە لەو دڵە چونکە دڵێکی وێرانە دڵێکی بێکەڵکە ترسی خوای تیا نییە چەندێک ئێمە ترسی خوا لە دڵمانایە بەس با بە خۆماندا بچین چەندێک ترسی خوا لە دڵمانایە چەندێک لە خوا دەترسین کاتێک کە تەنها دەبینەوە لەگەڵ گوناه و تاواندا چەندێک دڵمان خۆشە بۆی کاتێک لەبەر خاتری خوا گوناه و تاوانێک ناکەین ئینسان کە دڵی خۆش بوو ئەو کاتە دڵی خۆش دەبێت کە ڕێگای خوا بگرێت چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکانە باسییان کردووە کە دڵی ئینسان تاوانی تێچوو وردە و دەکەڵەکە دەبێ هەموو تاوانێک کە لە ئینسان ئەنجامی ئەدا نقطەیە ڕەش لەسەر دڵی دروستەکات حتاکو زیاتر گوناه و تاوان بکەی زیاتر نقطەکە گەورە دەبێتەوە و زیاد دەبێت حتا زیاتر تۆبەش بکەی نقطەکان دەسڕێتەوە کەواتە پەنا بگرە بەخوای گەورە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن پەنای گرتووە بەخوای گەورە لە دڵێک کە ترسی خوای تیا نەبێت کە ترسی خوا لە دڵ تا بوو زۆر دڵخۆشە بیت تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 3 ڕۆژ لەسەر یەک تێر نانی گەرمی نەخوارد هەتا وەفاتی کرد بەڵام دڵخۆش بوو لە برسا سەحابەکان هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سکیان هەڵدایەوە بەردێکیان بەستبوو بە سکیانەوە لە برسێتیە کاتێک خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم سکی هەڵدایەوە 2 بەردی بەستوو بە سکیە و 2 بەرد چی شتێک وای لێ کرد نهێنیەکە چی بوو کە دڵخۆش بوون نهێنی ئەوە چییە کاتێکە پیاوچاکان لە خانوویەکی قوڕا بوون ئیمامی ئەحمەد پێڵاوی کێ بوو دەیەها جار پینەی کردووەی دووریەوە پینەی ئەکردو ئەی دووریەوە بەڵام نهێنیەکە چی بوو دڵخۆش بوون نهێنیەکە چییە ئیمامی ئیبن تەیمیە هیچی نەبوو دڵخۆش بوو نهێنیەکە و ترسی خوا و خۆشەویستی خوا لە دڵیانە دنیا بەلایەنەوە قیمەتی نەبوو چونکە ئەوە تا بەجیان هێشت کوا باوکمان کوا باپیرمان کوا نەنک و داپیرمان هەموویان ڕۆشتن خوا لێیان خۆش بێت ئەوشی کە ماوە هەر دەڕوات ئێمەش دەڕۆین کەواتە پەنا بگرە بەخوای گەورە لە دڵێک کە ترسی خوای لە دڵانە بێت ئەو دڵە ئاوەدانە ئەو دڵە خۆشە کە ترسی خوای تایە بەخوا ئەو کاتە دڵخۆشە بی ڕێگای خوا بگرە چونکە خوا هەڕەشەی کردو ئەوەی ڕێگای من نەگرێ لە دنیادا دڵی تون ئەکەم خەمباری دەکەم بێتاقەتی ئەەکەم ئەمڕۆ بۆ دڵمان خۆش نییە بۆچی دڵمان خۆش نییە چونکە ڕێگای خوامان نەگرتووە بە پێی پێویست دوای مانگی ڕەمەزان مزگەوتەکان بێنازە بن
قورئانەکان بێناز دەبن، فەقیرەکان بێناز دەبن، بۆ چونکە وا دەزانین تەنها ئەم مانگەی و دوایەوەی تر بخۆمان هیچمان لەسەر نامێنێت. جا بۆیە پەنا بگرن بەخوای گەورە لە دڵێک کە ترسی خوایتیان نەبێت، کە ملکەتی خوا نەبێت. سەیەم شتێ پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم ونفس لا تشبع، خوایە پەنا دەگرن بە تۆ لە نەفسێک کە تێر نەبێ، قەت تێر نەخوا، تێر نابێ تێر. واللهی بڕۆ حاڵی دەوڵەمەنە گەورەکان سەیریان بکە، ئەوانەی کە زۆر گەورن، بۆ خوای حاڵێکیان زۆر خراپە، زۆر بەیان ناڵێم هەموویان، بەس زۆرێکیان بۆ خوای حاڵیان زۆر خراپە. واللهی خۆیان و ماڵ و مناڵیان بەدبەخت کردووە. واللهی نازان ئەڵێ نازانین خەو چییە، ئیسراحەت چیە، خۆشی چی. واللهی لەگەڵ دەوڵەمەندی گەورە دانیشتومە، پیاوێکی فەقیر پێکەنی، ئەی واللهی حەسوودی بە پێکەنینەکەتە بم. واللهی مانگانە چەنەها دەفتەر کرێ، خانوو کرێ، دوکان وەرەگرم، نازان پێکەنینی خۆشی چییە، پێ ئەکەنم بەس دڵخۆش نیم. بۆچی؟ لەبەر ئەوە ڕێگای خۆی بەرداوە. دەوڵەمەندەیە مرتاحە، بەس کەم نەفسی تێر نابێ. کاتێککە داوای پارەی لێەکەی، کە داوای کەسێکی فەقیر داوای پارەی لێ بکە، یعنی ئەوە نەئەکروزێتەوە، ناچار ئەگەر بکرێ بانگەوازێکی بۆ بکەی لە مزگەوتا باش، ئەوە نەداماوە، بەس میرات کۆکاتەوە. نەفسی تێر نابێ، هەرچەندێکی هەیە دەڵێ نیمە. یعنی خەڵکی وەها بووە قسم لەگەڵا کردەوە، تێتی زۆر نامرتاحم، مێشکم خەریکە تەقیەوتمە، کاکە بۆ تێتی مانگی دوو دەفتەرم دەستەکەی ئیش نەماوە، مانگی دوو دەفتەر ئیشی هەیە، نامرتاحم، نازم چی بکەم، بەتەمام سەری خۆم بچم بۆ وڵاتەکانی تر. دوو دەفتەر وەرەگرێ مانگی، دوو دەفتەر خێر و ئەوە، بەڵام کە تەماشاکی قەنەعەتی پێی نییە. باو باپیری ئێمە خوالیان خۆش بێ، ئەوەی کە زیندوو ئەوەی کە ماوە تەمەن درێژمە لەسەر خێر و چاکە، چیان هەبوو؟ هیچیان نەبوو، بەڵام دڵخۆش بوون، چونکە خەریکی تەماح نەبوون، مادی نەبوون. خەڵجاران مادی نەبووی، سەمڕۆ گشتی بۆتە مادی کەمێکی نەبێت. باشە کاتێکیش کە تۆ بیتە کەسێکی مادی و تەنها مەبەست پارەکۆکردنەوەی بەس کەسابەت، کە کەسابەت شانازەیە، فەخرە، بەڵام بە حەڵاڵی، بۆی چاو لە دەستی خەڵک نەبێ. وتیان ئیمامی عەبدوڵای کوڕی مبارەک، تۆ بەم هەموو ڕێزەتەوە، بەم هەموو تەقوایەتەوە کەسابەتەکەی بازرگانی دەکەی، بۆ فەرمووی دەمەوێت بەم بازرگانی ئەم ناوچاوانم لە زەلیلی بپارێزم، چاو دەستە خەڵپان دەکەم، ئەمەی بیپارێزم. سەحابە، دە سەحابەمانە و عەشەرەی مبەشەرە، دە نەفەرمانە بوو مزگەنی بەهەشتیان پێدرا بوو، حەوتیان بازرگانیان دەکرد، کەسابەتیان دەکرد. کەسابەت عیب نییە، شانازیە، هەر کەس حەزەکەی لەگەڵ مەعاشقەی بخۆت دە کەسابەت بکە، کەسابەت عیبە نییە و حەرامیش نییە، بەڵام گرنگ ئەوەی بە حەڵاڵی بیکەی، و گرنگ ئەوەیە دڵخۆش بی، قەنەعەتت بەو بەشە بێ کە خوا پێتی داوە. بڕۆسەی هەنێ خەڵکی داماوکە بڕۆ نەخۆشخانەکان، نەخۆشخانەی شێرپەنجەکان، ئەو کاتە ئەزانی تۆ چ لە نیعمەتێکەی، بەس بەڵێ هیچم نییە و هیچم نییە، تێر بخۆ، تێر. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم، ئەگەر ئینسان دوو شی و دوو دۆڵ ئاڵتونی هەبێ، حەزەکە دۆڵی سێمیشی هەبێ، هیچ شتێکیش ئادەمیزاد تێر ناکە ئیلا خۆڵ نەبێ، کە چۆ ناو گۆڕەوە تێرە بێ، تاو کۆتایی پێکێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو، خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە نەفسێکم هەبێت تێر نەبێت. برادێکی خۆم باسی بۆم کرد لە 2011 پێشم قەیرانە، وتی چوومە لای دەوڵەمەندێک جوملەچیەک گەنج لە یەکێ لەم شارانەی کوردستان. ئەم فەقیرە چونکە نەفسی تێر نییە، وەڵاهی مانگی 7 گەرمایە، مانگی 7 زۆر گەرمە. ئەم داماوە حرەسی بانقە، ئەم دەوڵەمەندە گەورە 2011 بێ مالەت 84 بێ چەندێک گەنج بێ، گەنجە، ئۆپەڕی گەنج بێ. وتی ئەم داماوە دانیشتو بۆ گەرمای نیوەڕۆ پسکیت و ئاوێ خوارد، ئاو پسکیت و ئاوێ خوارد. وتی هەناسەی هەڵە کێشا، ئەو تووشی مصیبەتێ زۆر گەورە بوو، ئەمە نەفسی تێر نییە. وتی پێم وت کاکە گیانەوە چییە؟ وا هەناس هەڵە کێشی، تووشی چی مصیبەتێ بوویتە؟ کێشەت چییە؟ وتی بای 300 دەفتەر ئەشیام کڕیەوە لە هیندستان،
تاخیر بووە خەریکە مێشمەتەقی 300 دەفتەر بەس لە هندستان. وتم ئەی ئەم پسکی دوئاوە چێ دەیخۆی؟ وتی ئێمە کوڕی فەقیر ڕۆشتە بووین بۆ لای جوملە چێشتمە کوڕی فەقیر کەباب و قۆزیمان خواردەوە مرتاح ئەمیش خەریکی پسکی دوئاوە خوا. وتیم کاکە تۆ چی ئەڵێی؟ وەڵڵاهی شتێکت پێ بڵێم باوەڕم پێ ناکەی کاک فڵان. سوێن بەخوا واریداتی مانگانم 35 دەفتەرە 35 دەفتەر. سوێن بەخوا وەکو ئێوە قۆزی و کەباب خۆم لە برسان برم ئیفلاس دێنم ئیفلاس دێنم بەخوا خەڵکە زانم ئەی وەڵڵاهی 1000 دەفتەر زیاترم هەیە. سوێن بەخوا لە بەغدادەوە دێم بۆ شارەکەی خۆم 400-500 کیلۆمەتر ڕێگا بڕم دەستم تێ ناچێت لە فێ بخۆم. ئەوی چەند جار دابەزیمەتە خوارە لە سیارەکە لە فێ بخۆم 2-3 جار ڕۆشتمەوە گەڕامەوە آخر بە برسێتی هاتمەوە بۆ شارەکەی خۆم 1000-2000 بۆ دەمە لە فێک. ئەمە نەفسێکە تێر نابێت. خەڵکیاوە هەیە بەلاتانەوە سیر نەبێ بەخوا هەیە. من خۆم دەیان ناسم چەند کەسەوە ناسم مناڵەکانی داماون بۆ 5000 زۆریش دەوڵەمەنی باسی وانە ناکەم 50 دەفتەر 100 دەفتەریانی باسی گەورەکانەکەم بەداخەوە. ئەمە نەفسێکە تێر نابێ. بۆی پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خۆیان پەنا دەگرم بە تۆ لە نەفسێکە تێر نەبێ تێر نەخوا بە هیچ شتێک هەر بڵێ برسیمە هەر بڵێ نیمە. ئەمە کارە ساتە ئینسان ئەوەنە پارە و دەسەڵاتی هەبێ ئەوەنە دەوڵەمەند بێ دەستی تێ نەچێت لە بازاڕە خواردنی بخۆی بخوات. ئەمە موسیبەت نییە. ئەمە زانان دەفەرمون دوو لە ڕیبەرەسان ئینسانی بەخیل و ڕەزیل عاقڵ نییە بێ عەقڵە عەقڵیشی نییە عەقڵی تەواو نییە نەخۆشە نەخۆشە پارەت بوو کێکوتەوە بۆ خۆتە مناڵ بەیانی منەتی هەر پێی نییە زاوە و بووک هەر منەتی پێی نییە دەبی خۆ شتێکیش بۆ قیامەتە بنێرە. آخر خاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ ودعاء لا يسمع خوایە پەنا دەگرم بە تۆ لە دوعایەک کە قبول نەبێ واتە دوعا بکەم و قبول نەبێت لە خوای گەورە بپاڕێمەوە و خوای گەورە دوعاکەم قبول نەکات. خوایە پەنا دەگرم بە تۆ لەو کەسانە بم دوعاکانم قبول نەبێت. ئێمە دوعا دەکەین دوعا عیبادەتە قەت هیوا مەبە لە عیبادەتی خوا بەڵام ئەگە کەسابەتەکەت حەڵاڵ بێ ئەوە زۆر گرنگە. حرام نەخۆیت ماڵی خەڵک نەخۆی فێڵ لە خەڵکی نەکەی نەڵێی فێڵم لە فڵان کەس کرد بەخوا چاک خەڵەتانم چاک قۆڵیم بڕی دوکانت هەیە فێڵ مەکە لە مەعرەز ئیشەکەی لە سیارە فرۆشتنا فێڵ مەکە لە مەیان ئیشەکەی لە ئاژەڵ فرۆشتنا فێڵ مەکە. باوەڕم پێکەن فێڵێکی زۆر زۆر لە مریشک فرۆشتنی شاکرێت هەموو کەسێ نایزانێت لە مارکێتەکانە بە هەمان شێوە فێڵە زۆر دەکرێت. مەتعەمت هەیە فێڵ مەکە لە فەئەفرۆشی فێڵ مەکە هەر شتێک دەفرۆشی بەنزینخانەت هەیە فێڵ مەکە چونکە ئەمانە حەق و ناسە هیچی لە کۆڵت نابێت. فێڵێکە لە من کردووە دەمێنێتەوە بە قیامەت. بۆیە ئینشاءڵڵا حەڵاڵ بخۆ با کەسابەتەکەت خێرەکەی کەمتر بێ با 50,000 دەست نەکەی و 30 دەستکەی بەڵام حەڵاڵ بێ فێڵ مەکە چونکە فێڵ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم فێڵ ئینسان دەبات بەرەو جەهەنەم فێڵکردن لە خەڵکی. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە دوعایەکە قبول نەبێ. پیاوچاکان زۆرجار ئاوا دوعایان کردووە دەستیان هێشتا ئاوا بووە خوای گەورە دوعاکانی قبول کردووە. ئیمامی ئەحمەد بەسەر هاتێ باسەکەم ئیمامی ئەحمەد زوڵمی زۆر لێکرا ڕەحمەتی خوای لێ لەلایەنی مەئمونەوە کە خەلیفە بوو زوڵمی زۆری لێکرا سجن کرا تەعزیب درا ئیتر گەشتە گیانی خەڵکێکی زۆریان کوشت هەر لە بەلاش لە پێناو هیچە تەنها ئەیانوت ئەبێ بڵێ قورئان کەلامی خوا نییە و فەرمایشتی خوا نییە و قورئان مەخلوقە. قورئان مەخلوق نییە دروستکراو نییە فەرمایشتی خوایە. لەسەر ئەو خەڵکێکی زۆریان کوشت و شەهیدیان کرد. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ بینی ئەم هەموو خەڵکەتە کوژرێ لەسەر ناحەقی زوڵمیان لێ دەکرێ دوعای کردو دەستی ئاوە بەرز کردەوە فەرمی خوایە گیان ئەم فاجرە ئەم مەئمونی فاجرە خۆت ئەزانی ئەولیاکانی خۆت دەکوژێت خۆشەویستانی تۆ دەکوژێت یا ڕەبی خوایە لە کۆڵمانی کەرەوە خوایە گیان لە ناوی بەرە دەستی ئاوا بوو یەشتا دەستی دانەگرتە و لە ماڵ مەئمون و هاوار هەڵساوتیان مەئمون مرد سوێن بەخوا دەستی دانەگرت وێشتا لێوە کابرا مرد. ئەوە ئینسانی ئیماندار دوعا بکات بەڵام خەڵکێ دوعا دەکات سوبحانڵڵا لەسەر قبول دەبێت. با ئێمەش لەو کەسانە بین ئینشاڵڵا ڕێگای خوا بگرین پاک بێ کەسابەتمان حەڵاڵ بێ کەسابەتمان
ئەو کاتە ئینشاڵڵا هەر دوعایە بکەین وەڵڵا خوا قبوڵی دەکات. بەڵام جار بەشێ دوعاکەمان قبوڵ بووە، بەڵام خوای گەورە لە جیاتی ئەوەی کە داوامان کە شتێتری پێمان بەخشی و ئاگامان لێ نییە. دوعا بکە و بێ هیوا مەبە، بەڵام خۆشە ئینسان دوعا بکە و هەموو کاتە دوعاکەشی قبوڵ بێت. بەردەوام بڵێ خوای گیان پەنا دەگرم بە تۆ لە عیلمێک کە سوودم پێ نەگەێنێ، لە نەفسێکە تێر نەبێت، لە دوعایەکە قبوڵ نەبێت. ئەمە زۆر کارەساتەکە ئینسان بەم شێوەیە بێت دڵێکیشی هەبێت لە خوا نەترسێ و ترسی خوایان نەبێت. لە کۆتاییدا دەڵێم ئینشاڵڵا با بە خۆماندا بچینەوە بینی خۆمان و خوای گەورە بە قووەت و بەهێز بکەین. لەوانەیە ساڵەتر کەسمان نەمابێتی، هەندێکمان نەمابێتی. ژیان تەمەن سیقەی نییە. لە کۆتاییدا دەڵێم کاتێک کە ناومان دەخوێنرێتەوە لای خوای گەورە، ناومان دەخوێنرێتەوە، خوای گەورە ئەمڕۆ فەرمان دەکات ئەمڕۆ ئەوەندە کەس دەبێ بمرێت لە ژن و لە پیاو. ئەو کاتێک کە ناوەکەمان دەخوێنرێتەوە و بڕیاری مردنمان دەدرێت ئاگامان لێ نییە، نازانین چی سەعات و چی دەقەیەک. بەڵام گرنگ ئەوەیە بمرین بە سەربەرزی بمرین. ئینشاءڵڵا ئەوەی ڕێگای خوای گرتە بێ، ئەهلی تەقوا بێ و ئەهلی نوێژ و عیبادەت بێ، وەڵڵی ئەو دەقەی کە دەمرێ ئیتر خۆشیەکان دەست پێکەت. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگەڕی. یا ڕەبی خوا لە گوناهی دایک و باوکم مردوەکانمان خۆشبی. خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەیت، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ڕەبی خوایە چۆن ئێستا کۆمان نەکردو ئاوا لە بەهەشتا کۆمان کەیتەوە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. خوای گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی. خوای گیان عیلمێکی بە سوودمان پێ ببەخشی، دڵێکی پڕ لە ترسی تۆمان پێ بەخشی. خوای گیان نفسێکمان پێ ببەخشی، خوای گیان قەناعەتی هەبێ بەشی تۆ. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.